0.12345679 61 و مش نموداری منای خواه سلاح هاران هیوام در شینه بن ساخو سلامت و تندروز بن انشالله برزان دیسان و منی هاتماین لخزمت ایوه و پیشکش کردن ویدیوهای کیتر لزنجیر ویدیوکانی بدسنان پاره لانترنت لپیجی فیسبوکی بدسنان پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بدسنان پاره لانترنت و برزان که یکم جارو چنل بینن لیره چنلی بدسنان پاره لانترنت کمن نیات ماین هفتانه 4 ویدیو لریا و چنل و بلاوکموه که ایوه بی برانبرتوان درو الکترونیاکان و دلار امریکی به دست بهنن بو وی ایوه هیچ یک ویدیو کانی دهاتو لدست ندن که من بلاو یا نکموه چنل که سابسکرایب بکن زنگوله تنش چالاک بکن بو وی هر کاتی کم ویدیو یک آپلود کم یا خود بلاو کموه یوتیوب لرای نوتیفیکیشن و یاگادار بکاتوه و یکم کسبن که بین ویدیو اکام ببینن. بله عزیزان امرو هاتین که تحلیل دراوی پامپ ETH بکن که لسر داوای برستان بو که کامنتان نویسی بو که من باسی هم دراوی بکم هر وقت ببینم برزانم دراوه که 0.9061 برزان هر وقت گوتم او دراوانه که سودی بوی و هبه و ایوه داوه اکن که من بلاو بکم و ویدیو لسر درست بکم من کاره که ام کاره انجام ادم و هر وقت او دراوانه که ضررشی بو گشتی هبه دیسانه و من ویدیو لسر درست کم که من ام دراوی به باشی نابینم لبر هنده هو یک استابوی و شرح کم یکم که 90 کشوانیه که چند صفر به عزیزان 99 لساتال 24 کات جمیرا برا و داکشان هاتوه لسر نیتورکی بایننسیه و لیرانش لرتبه 4434 کریپتو کارنسیه و 34,000 کسیش لواشی لیستی خوان هیا مارکت کپی هم دروا 621,000 دلاره و هر وها مارکت کپی روزانه 83,000 دلاره عددی دراوه که یا خود مکس سپلای دراوه که 100 بیلیونه یا خود 800 میلیاره و هر وکو لیرانه که دین خواره و برزانم که لیرانه داکشانی هم دراوی که حتی وابزان لیرانه بود بله لیرانه حتی 47 سنتیش هاتوه که استا برزانم 9061 او دراوانه که بم شویه پامپی خونو و یک جاده نخواره و ل هر وکو لیرانه بیلن ل حتی 83 سنتیش چوه برزم و یک جا بیتا 90 او 100 بزانه دراوه که هیچ نیه و کلاواته معقول نیه دراویک ل 83 سنتوه بیتا 90 بخوتان عزیزان هر وکو گوتم من چندین ویدیوم درست کردوه که چون دراوه کام بکرن و دیسانه و لیرانه بوی و شرح کموه یکم شد که گرینگه هولدرکانی دراو و دوم شد کمونیتی مال پرکومالاتکانی هر دراویک و هر وحسیم شد مارکتی دراوه کن استابوی و شرح کم که چونه برزانم لیرانه لبشی مارکت هر وکو بینن اگر لبشی مارکت بینیتان که دراوه که لچندین صراف لیز بوه که اما زور باشه و مجده که خوش بوه و ایوه دراوه که بکرن یکم هنگاو تبی مارکتی تماشای مارکتی هر دراوی بکن که لیرانه تنها لسر پانکیک سواب ایوه اتوانم بکرن ولی ناو هیچ اکسچنج کیتر لیست نبوه و هر وها لیرانش لبشی اکسپلور که هولدرکانی هم دراوه دیار نیه هیچ هولدری دیار نیه و لیرانش لبشی هولدره اما ناتوانیم بچینه سر بشی هولدر بووی تو کنسوزی هم دراوی ببینیم برزم او دراوه هیچ نیه که من بیم باسی هم دراوی بکم چونکه 100 به دراوه کی باش نازانم اسکم از بینم دراوه کی اسکم بینم چونکه نه هولدرکانی دیاره و هر وکو گوتم دراوه که ل 83 سنتوه یک سره بیتا 90 بخوتان بزانن که دراوه که اسکم برزم ایوه تبی تحقیقی او دوست خالی بکن که من به ایوه بود بشی هولدر زور گرینگه که ایوه بچنه سر بشی تو کنسوزی هولدرکان و هر وها مارکت کپو و سپلای عددی دراوه که گرینگترینیان تو کنسوزیه و هر وها لیرانه لبشی کمونیتیش که چومناو کمونیتی هم دراوه که به همو 3000 فالووری هیا تویتر برزم و دراوه کی باش نیه چونکه براستی شتی وای تدانیه که امید بخش بی و من امیدکت پیبدم که دراوه که باش دبه
ئاگادار بن بەڕێزم هەر دراوێک کە لە 1 ڕام بۆ نمونە ئەگەر لە 1 دلار یەکسەرە بێتە 1 سنت یاخود 2 سنت یاخود کەمتر لە سنتێک 100% بزانن کە دراوەکی بزنسیە و دراوەکە جێی متمانەی نییە. هەروەکو گوتم تکاتان لێ یەکەم پێشەوەی دراوەکە بکڕن ئەتوانن کامنت لە ژێرم ڤیدیۆی دابنێن لە ژێر ڤیدیۆەکان لە یوتیوب بۆ ئەوەی من تحلیلی دراوەکە بکەم و پێتان ڕابگەینم کە دراوەکە باشە بکڕین یاخود نە، کە ئەم دراوە هەروەکو گوتم 100% من بە دراوەکی ئسکەمە بینم و دراوەکە باش نییە. ئاگادار بن بەڕێزان ئەم دراوەی مەکڕن کە توکەنسوزی چەندی کردووە مارکێتکەپی دیارە بەڵام توکەنسوزی دیار نییە و هەروەها لە بەشی نمودارەکەی کە چووینە سەرێ کە لە 83 سنتەوە یەکسەرە بێت بە 90 واتە چەندین ملیار بەرابەر ئەم دراوە هاتیتە خوارێ دابەزیوە. بەڕاستی دیارە خۆی دیارە دراوەکە باش نییە و سکەمە. لەناو خودی کوین مارکێتکەپی ئاماژەی بەوادەت کە دراوەکی ترسناکە خەتەرناکەکەی و دراوەی بکڕن چونکە هیچ شتێکی دیار نییە و پێم باشە کە ئەم دراوەی مەکڕن چونکە لە ئایندەدا بۆ ئەو کەسانەی کە بیانوێ ئەم دراوەی بکڕن بەڕاستی زەرەرمەند ئەبن. بەڵێ ئازیزان هەروەکو گوتم هیچ سیگنالی بۆ کڕن بۆ یا بڵاو ناکەمەوە. نیەتی من تەنها ئەوەیە کە ئەو دراوانەی کە پۆتانسیلی ئەویان هەیە کە سوودی بۆ ئێوە هەبێ بۆ یا بڵاو بکەمەوە و هەروەها ئەو دراوانەی کە زەرەری بۆ ئێوە دەبێت بە ئێوە ڕابگەینم بۆ ئەوەی ئاگادار بن لە کڕین و نەکڕنی هەر دراوێک. ئیتر بڕیاری کۆتایی لەدەست خۆتانە کە بڕیار لەسەر کڕین یاخود نەکڕنی ئەم جورە دراوانە بدەن. هەر ڕخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆە لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت، خواتان لەگەڵ.